مامۆستا سالار سڵاو لەوێ و لامینەرانی کەناڵی ئاسمانی پەیام دیارە لە کاتژمێر سەر لە بەیانیەوە وەکو زۆرێک لە شار و شارشەکانی دیکەی هەرێمی کوردستان لە هەولێر لە هەڵەبجە لە سلێمانیش مامۆستایانی وانەبێژ هاتوونەتە بەردەم بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی سلێمانی و داوای مافەکانیان دەکەن بۆی کە بکەن مامۆستای هەمیشەیی. ئەوان ئێستاکە لێرە گرت بوونەوە نوێنەرەکان چوو بۆ ژوورەوە بەڵام بەڕێوەبەری پەروەردەی سلێمانی لێرە نەبوو. من ڕۆمەلیان مامۆستا بەڕێزە بزانم داواکاری و خواستیان شێ مامۆستا سڵاو لێ بێگرتەوە بڵێ ئێوە داوای چی دەکەن ئەمڕۆ بۆ گرتبوونەتەوە. سڵاو لێوەش بەخێراتدانەکەی سڵاو لە بینەرانی خۆشەویستی کەناڵی پەیام. ئێمە ئەمڕۆکو کۆمەڵی مامۆستای ناڕازی نوێنەراتی سەرجەم شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان بەچین و توێنە جیاوازەکانی قوتابخانەکان هاتووی نوێنەراتی کۆمەڵە نوێنەراتی سەرجەم مامۆستانی ناڕازیەکەن وەکو لەژێر ناونیشانی مامۆستانی وانەبێژ هەڵوێستی و ئاخەمی خۆمان دەرەبڕین سەبارەت بە ئەوەی کەوا وەزیر بڕیاری کە لە ماوەی ڕابردوو بڕیاری بە هەمیشەیکردنی مامۆستانی گرێبەسیدا بەڵام ئێمەش لێرە لەم گردبوونەوەی ئەم ڕۆیماندا داوای ئەوەیەکەن کەوا لەژێر ناونیشانی دوو خاڵ دەتوانین بڵێن کۆی گردبوونەوەکەمان ئاماژەی بۆی کەوا داواکەین سەرجە مامۆستانی وانەبێژیش هاوشێوەی مامۆستانی گرێبەست بکرێن بە هەمیشەیی و هەروە ساڵان و ماوەی ساڵانی ڕابردووی وانەبێژیمان بۆ هەژمار بکرێ بە شێوەی خزمەت. زۆر باشە کەس وەڵامی دانەوە؟ بەڵێ نوێنەرمان چوویە ژوورەوە مامۆستا کارزان و مامۆستا شلێر و چەند مامۆستایەکی تر کۆی داواکاریەکانمان لە چەند بە نووسراوێک لە چەند خاڵێکی کورتا ئاماژەی پێدرا بوو. جەنابی بەڕێوەبەریش ویلایانی پەیوەندیداریش بەڵێ هاوخەمی خۆی خستا پاڵ هاوخەمی ئێمە و هەروەها وتی ئاماژەشی بەوەدا کەوا داواکاریەکانتان ئەگەینمە لایەنی پەیوەندیدار و پەرلەمان و جەنابی وەزیریش. زۆر سپاس دەکەم من ڕۆ لای مامۆستا بەڕێزە کە چوو بە ژوورەوە بزانم لە ژوورەوەشیان پێ مامۆستا سڵاو لێبێ ئێوە چوونە ژوورەوە چیان پێوتنەکەم کێ دانیشتن کێ پێشوازی لێکردن. سڵاو لە بەڕێستان بەڵێ ئێمە کۆمەڵی نوێنەری مامۆستای وانەبێژ کە ئەمڕۆ لە سەرجەم شارەکان گرتبوونەوە خۆپیشاندانمان کردووە داواکاریمان دامزراندنی بە هەمیشەییە و هەژمارکردنی ساڵی خزمەت ئێمە کۆمەڵی نوێنە ڕۆشتینە ژوورەوە مامۆستا دڵشاد پێشوازی لێکردین دەستی خۆش بێ بەڕێزی بەڵێنی پێداین داواکاریەکانی لێوەرگرتین بەڵێنی پێداین کە داواکاریەکان بەرزکاتەوە بۆ وەزارەتی پەروەردە و بۆ جەنابی وەزیر مامۆستا ئالان و بەڵێنی دا کە لە ماوەیەکی کورتا لەگەڵ وەزارەتا کۆ ببنەوە کاری لەسەر بکرێ هیوادارین تەنها بەڵێن نەبێ هیوادارین تەنها قسەکردن نەبێ هیوادارین کە بە جددیکاری لەسەر بکرێ بەڕاستی بکرێتە کردار و لەناو وەزارەتە و بەڕێز مامۆستا ئالان کاری لەسەر بکە چونکە ئێمە ماوەیەکی کوردانێ نەگەل لەو ماوەیە وەڵامێکی جددی نەیرێتەوە بەردەوام ئەبین لە ناڕزایی خۆپیشاندان و پیلانی داهاتوشمانەیە ئیشەڵا ئەچینە بەردەم وەزارەت و بۆ ناو وەزارەتی پەروەردە بۆیە داواکارین کە بە زووترین کات وەڵام بدرێتەوە کاری جددی لەسەر بکرێت تەنها بەڵێن و قسەکردن نەبێت. سپاس دەکەم مامۆستا سەلار بنەمەوە باس لەوە بکەم کە خۆپیشاندانی ئەمجاری مامۆستایانی وانەبێژ لە ئەمڕۆدا یەکەم جار نییە کە خۆپیشاندانەکەن بەڵام خۆپیشاندانی ئەمجاریان بم بەرفراوانیە دوای ئەوە هات کە بڕیاری بە هەمیشەیکردنی مامۆستانی گرێبەست درا ئەوان داواکەن وەکو مامۆستایانی گرێبەست چۆن مافەکانیان بۆ گەڕاوەتەوە ئەمانش مافی خۆیان بۆ گەڕێتەوە و بکرێن بە مامۆستای هەمیشەیی. بەڵێ زۆر سپاس بۆ تۆ پەیامنێرمان ڕاستی حەمامین لە بەردەم بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سلێمانیەوە لەگەڵم بووی. سپاس بۆ زانیاریەکان.